لە زستانی 1359 ماوەیەک بوو بنکەیەکمان لە نێو شاری و لە شوێنی شارەداری ئەو کاتی شنۆدا بوو. ڕۆژێکی خالیدی باجەبەسێ لە لای خوارێڕا وەک کڵاوی بابردوو بەرەو ژوور هەڵدەهات. بە هانکەهانگ خۆی دەبنکەی پێشمەرگەکان کوتا. هەر لە ڕێوە هاواری کرد و گوتی بە قوربان و بم لەکوێ خۆ بشارمەوە دەمکوژێ. کوتمان کێ دەتکوژێ کاک خالید؟ کوتی برایم قارەمانی. خالیدیان لە حەمامێک کرد، بە دواییدا برایم قارەمانیش بە دەمانچەوە گەیشتە جێ. پێشمەرگەکان خێرا دەمانچەکەیان لێ وەرگرت و برایمیشیان دەباڵ خالیدی کرد. پاش سەعاتێکی لە دەرکەیاندا پێشمەرگەکان کوتیان ها کاکە شتێکتان پێویستە؟ کوتی ناوەڵا ئەوەی ڕاستی بێ ئێمە پێکەوە ئاش بووینەوە ئازادمان کەن. کوتمان زۆر باشە بەڵام ئێوە شەرتان کردووە دەبێ یەکی 100 مەن جەریمە بدەن. برایم قارەمانی 100 مەنەی خۆیدا هیچ 100 مەنیشی لە جیاتی خالیدی دا و 100 مەنیشی دا بە خالیدی و پێکەوە دەرکەوتن. ئەو دوو کەسە پێکەوە هاوپیاڵە بوون، زۆربەی کات پێکەوە دەبوون. خۆشەویستان، ئەوە لاپەڕەیەک بوو لە کتێبی ڕۆژانی پێشمەرگایەتیم لە بیرەوەریەکانی بەڕێز کاک عەبدوڵڵا فەتاحی خۆشەویست. کاک عەبدوڵڵا یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانی. کاک عەبدوڵڵا گیان زۆر بەخێر بێی. سپاس دەکەم سپاس. کاک عەبدوڵڵا پێم خۆشە سەرەتا باسی بکەین ئەساسەن لە خۆپێشاندانەکانی ئێرانی ئەوەندەی جەناب دۆبیر بێ لە چ وەختێکیدا دەستی پێکرد، ینی سەرەتای گەرمەی خۆپێشاندانەکانی شۆڕشی 57 لە کێوە دەستی پێکرد و دوا دەچینە سەر شنۆیە؟ وەڵای دیارە من سوزان بڵم بە زۆر کەسی دیکانە یا بڵم یەکێک لەو کەسانەوە کە بەداخەوە شتم یادداش نەدەکرد، بەڵام کەم تاکۆتێک هێندێک شتم لەبیر ماوە. یەکەم تەزاوڕات کە دەنجی لەوە تەزاوڕاتی 29 بەفرامبەر 29 ڕێبەندان ئەوەی تەورێزیە بوو کە دەنجیدایەوە. ئەو دواتر بۆمان دەرکەوت کە ئەو تەزاوڕاتەش بە پشتیوانی لە تەزاوڕاتێکی دیکە کراوە کە لە قومێک کرابوو، ینی لە چلەی ئەو تەزاوڕاتەدا ئەوە لە ساڵی 1356 دا بوو ئەو تەزاوڕاتی تەورێزیە کە دەنجیدایەوە. دیارە ئەو وەختی ڕادیۆ و چزانم تلویزیۆن و شتانە لە ئێرانێ باسییان نەکرد بە هیچ شێوەیەشی، دوایە هەر لە ڕێگای خەڵکەوە ینی بڵاو بوو کە تەزاوڕاتێکی گەورە لە تەورێزێک کرا و تقریبەن هەتاکوونێ نزیک ئێوارە درێژەی هەبووە. باسی وەیە کە ئەو دەمی 7 یا 8 کەس کوژرا لەو تەزاوڕاتێکدا. ئەو تەزاوڕاتەش هەر وەک عەرزم کردی بە پشتیوانی لە تەزاوڕاتێک بوو کە پێشتر لە قومێک کرابوو. ئەم لەو دەمی نەمخوێن بووە، بەڵام دوایی دەرکەوت کە ئەوە لەسەر مەطلەبێک بوو کە لە ڕۆژنامەی ئیتلاعات، ئەو دەمی ڕۆژنامەی ئیتلاعات دەردەچووانە کە شتێکی نووسیوە بە نێوی نازانم چی ڕەش و سپی یا ئەوەی سرخ و سیا کە لێوێدا مەسەڵەن باسکراوە ئەو لایەنگرانی خومەینی پێیان وابوو دەگەڵ خومەینیانە لەسەرەوەی تەزاوڕات کرا لەوێ 3 ڕۆژان تەزاوڕات کرابوو لە قومێ و وابزان 2 یا 3 کەسیش لەوێ کوژرابوون لە قومێ لەوێ شتە و شتیوالانەیاندا بووانە. جا ئەو تەزاوڕاتەی تەورێزیە کە 29 ڕێبەندان کرا بە پشتیوانی لەو تەزاوڕاتەی قومێک کرا، ئەوەژی بەدرەنگ بەوە دەنجیدایەوەوانە. دوایی بۆ ماوەیەکی زۆر بێدەنگەی لێکرا، تەزاوڕاتی دیکانەی بە دوودا نەهات، بەڵام نێوە دوکان و بازاردا دەخران و تەحتیلات دەبووانە. ئەو دەمیژی دی لە ئێرانە چونکە ئازادی بەیان بەو شێوەی نەبوو، ڕۆژنامە ئەو شتانیان باز نەدەکرد، لام ڕادیۆ باسی نەدەکردوانە، لە ڕێگای خەڵکەوە فەقەت ئەو پەیامانە دەگەیشتن، لە ڕێگای خەڵکەوە کە هاتچوە لەو شار بۆ شار دەهات بووانە باسی ئەو شتانە دەکرا. دیارە ئەو دەمی بە زۆربە شتەکان لە مزگەوتەکانەوە سەرچاوی دەگرت، ینی دیار بوو ئاخوندەکان ئەو دەمی تەشکیلاتێکیان هەبوو، ڕێکخراوێکیان هەبوو،
ئاگایان لێکتر بوو بە تایبەتی ئاەت الله گەورەکانیان چونکەوانە هێندێکیان لە زیندانەدا بوون هێندێکیان تەقید کرابوون یعنی هەر لە نێوخۆی ئێرانش مەسەن لەو شارێک بۆ شارێکی دیکانە دوور خرابوون و مونتەزیری سودان و دیکانەوانە هەم گیرابوون و هەم تەقید کرابوون بڵان تەشکیلاتێکیان هەبوو ئەین تەزاوراتەکانی ئەو دەمی زۆرتر لەوان و لە دانیشگاکانەوە دانیشگاکانی دوایوان زۆر فعالون زۆر ئاکتیون تەزاوراتیان دەکردوان وەکو حیزبی سیاسی بۆ شێوەی دیار نەبوو وەختی بڵێن حیزبی سیاسی بی هەبێ لەو مەیدانەدا بێ یا دیار نەبوو دانیکەمەگە هەشیان بێت ڕەنگە لە پشتی پەردەوە کاریان کردبێت دەنا دیار نەبوو بۆ شێوەی بەڵام دانیشگا و مزگەوتەکان ئەوانە تقریبا بڵام چونکە جێگایەک بوون خەڵکیان لێ کۆ دەبووە ئەم دانیشگا هەمیشەیدەوە ئەوەدان و ئەو دانیشتوانە دەوێت دابوون کەنجێکە وان ڕەخسابە و تەزاوراتی خۆیان دەکرد مەلاکانیش کە مزگەوتەکانیان بەدەستەوە بوو زۆربەی جارەکان لەوێدا بەرنامەکانیان ڕێک دەخستوکەوە دەردەکەوتن بە شعاردان بە خیابانەکاندا دەڕۆشتن دروستیان دەدا و یا بەرگ بەر شا یا بە پشتیوانی لە ئاەت اللهیەکی کە دیفاعیان لێ دەکردوانە شعاریان دەدا بە تەزاوراتەکان ئاوا دەچوونە پێشێ لەگەڵ ئەوەی ئەو جارەی فەرقی یەکجار بوو ئاوانە بووکەوەی ئێستا کاک عەبدوڵڵا عەدی چونکی جەنابشەدە خەڵکی شنوێ و ئەدەمی لە شنوێ بووە ڕەنگە ئەوانت بە جوانتر و بیر بن پێم خۆشە باسی بکەین کە لە شنوێ چۆن دەستی پێکرد چۆن ئەو ساڵ هەر وەک جەنابیش ئاگادار بووی شنوێیەکێک لەو شارانە و پێشەنگ و دەنجیشی داوە و بەداخەوە چار شەهیدی پێشکەشی ئەو جوڵانەوەی کرد زۆر ناخۆش بوو چوار گەنجی شنوێژ بەداخەوە شەهید بوون پێم خۆش باسی کە یەکەم شتەکانی کەەوە بیرتە یەکەم خۆپێشاندانەکان وڵای یەکەم تەزاورات دیارم پێمە هەر ئەوەڵ جاریش و نازانم اتفاقی لێ بووم من کە دیتم خەڵکێکی زۆر لەکن ئێستا نازانم پێمە ئەو دەمی پێش شوێنی تەلێفۆنخانە و ئەوانە بوو چاکم لە بیرنی شوێنەکە شوێ بوو ئەنە بەڵا دەزانم لەو مەسیرەی وێ بوو لە لای سینەمای ڕادست پێ نەکرد بەڵێ لەوێ بوو بەڵاش خودی پێش دەرکەکە نازانم ئیماڵی چێ بوو ینی دەنا هەر لە کنەوی و لە پەناوی و لەوێ دەستی پێ کردوانە مەزبوعەیەک جوانی تقریبا لێک کۆبوونەوە زۆریش نەبوون بەڵام تقریبا دەوری 50 کەسێک دەبوون لە دەوریە کۆبوونەوەوانە یادی بەخێر شەهید بامروەت چۆ بۆ سەر تقریبا 2 سێ لە جێەکەی بڵین بوو لەسەر وێ قسەی بۆ جوانەکان دەکرد قسەی بۆ جوانەکان دەکردوانەوەش لە دەوری هاڵا بوو بەڵێ بەهمەن بامروەت لەوێ قسەی بۆ خەڵکەکەی دەکردووە بوو جوانەکانیش نیوە شعاریان ئەوان دەکرد مەسەلەن سەواک نۆکەری سەجی ئەمریکا دروشمیان دەداوانە یادی بەخێر دیسانەکانە شەید غەفور ڕەواندیش لێوە ڕاوەستا بووم دووری چاکم نەدانسیم بەڵای دەنوزانێ بۆ غەفور ڕەواندیە ئەویش شعارێکی دەست پێ کرد کوتی نەفت نەفتی خۆمانە بۆ بیدەین بە بێگانە هەموو دایان کتەوە شعارانیان دەداوان یادی بەخێر برادە شەلی بابی حامید بامروەت و بەهمەن بامروەتی ڕێک دوور لە خەڵکەکەی ڕاوەستا بوو تقریباەوە بەڵام 20 میترێک لەوبەری لەوان دوور ڕاوەستا بوووانە لەوێ بەهمە ڕووی دەبابی کردی بابە ئەگەر مسلمێنی جیران یادام کران چم بەسەر هات ئەتو شانازیم پێ بکە کوتی ڕۆڵە باشە ئیفتخار و پێ دەکەم کەن ئەوە ئازان و هاتون مەیدانوان ئەوە لەبیرە یادی بەخێر ئەوی شەر خوا ئەفریکا سەید وەفا لێ بوو سەید وەفا پایمەر ئەویش هەر بەرە وانە جوانەکانە وەختی لە خەڵکی دێهاتی بڕک دەترسان چونکە خەڵکی دێهاتی دوای وەی ئینقلاب کرا لێران بە ئینقلابی ئیسلاحاتی عەرزی نیوی ئینقلابی شاه و مەردوم بوو دۆزاران بە ئینقلابی سپیان نیو دەبرد دۆزارانیش بە ئینقلابی شاه و مەردوم نیویان دەبرد و ئەوانە جوتیایانی خەڵکی دێهاتی لە ئەنگلیان لە شای دەکرد ئەوە بوان مهم بوو چونکە دیوان لە ژێر زۆری ئەرباب ڕەحیەتی نەجاتیان بوو شایان خۆش دەویست جا بۆیە پێیان وایە بوو خەڵکی دێهاتی ئەگەر کونەوانش بڕەشان ڕەگەڵکەون بوان مهم بوو داوایان لە سەید وەفای کرد کە بێ ئەویش وەکو خەڵکی دێهاتی وەکو کەشاوەرزێ قسە بکاویش هەڵڵا هێندێک قسەی کرد و هەر ئەوانە قسە لەبارەی جوتیار و لە خەڵکی دادێ و ئەوانە بەرەشێ قسە کرد و
ئەیدی ئەو شتەکە ئەوە تەواو بوو یادی بەخێر اسماعیل پیرانیش لەوێ بوو یەک دوو شعاری دا ساکم لەبیر نەماوە چ بوون بەڵام دوایە دەستیان کرد بە ڕێپێوانی دی لەوێ کە کۆبوونەوە کۆبوو شەربا ڕەگەڵیان کەوتم بە کەواپاتۆڵی کوردی خۆم وانژ هەموو شاڵبارەوە ڕەگەڵیان کەوتم وانە نازانم چێ هەموو بەڵام پێم وایە مەناو زێڕم بوو خەڵکێکە لە قەرا قاناوەکان لە پیادەڕەوەکە ڕاوەستا بووانە تێخڕین ئەرێ کوێوە بوو بەنیان تێکەڵی سەزاوراتی بن ئەگەر کونێ ناوێرم بچنەوە لە ژوورە شیوێ لێنێن ئەوە هەر بە زاراوەی شنویانە بچنەوە لە ژوورە شیوێ لێنێن لەنابوو نایان ڕەگەڵکردن هیچ کەس نهات خولاسا بەڕێک ڕۆیشتن وەرەشیان شوعار داوانە تا گەیشتینە پێش دەرچی دەفتەری ڕاستاخیز کە لە نەفشی دەستی ڕاست بوو کە بەرەو شار هەڵدەکشاینەوەوانە لەوێ اسماعیل پیان ڕۆ لە تەسمیتێکی زەلام بە تابلۆکەی دادا تابلۆکەی نووسرا بوو ڕاستاخیز وەڵای لێیدا شکاندی حامید بامروە دەبات چوو لە ناوانەکە ڕاوەستا بۆ کەسی کە بەردی پێدانوانە و شعاریاندا کە ئێمە بۆ شکارینیم و شوشەشکە نیستیم چونکە ئەو دەوی ساواچیەکان و یا بڵێن لایەنگرانی شای ئەوانە دایان کورد بە جوانەکانیان دەکوت ئەوانە تەزاوراتی وانە ئیزنیوانە شوشەشکێن فقط شوشە و پەنجەران دەشکێن وانە دوایە بخوان ئەو شعارەیان دانابوو کە ما بۆ شکانیم شوشەشکان نیستیم جا ئەوە بوو کە ئەوان کوتیان وە شوشەشکان نیستیم و نیستیم اسماعیل پیرانیش کوتی ئەوە بوتە شوشەنی ئەم دێشێنم هەر بۆ زاراوە پێ بوتەم دێشێنم خەتا دەکەم ببوورە دەقیقەن ئەو ئیتهامی کە ئێستا کۆماری ئیسلامی لە خەڵکیدا دەڵێ اختشاشگەر ئەو دەمیش کوتیانە شیشەشکەن ئەوەوە نییە بەڵایەوە زۆرتر بە جوانەکانیان دەکوت کە جوانەکانی بڵێن تەحسینی معسیل و دانیشتجوو کە پیاوە بوو مثلا شوشە و پەنجەرەی ئیداراتی حکوومەتی و ئەوانە دەشێن بووە پیان دەکوتن شیشەشکان داوای شعارەکان کە ما بوتشکانی و شیشەشکە نیست یعنی بوتی دەشین شوشەی ناشکین کەوا بۆ کاک حامید نەیهێشت بەردی پێدارن حامید بامروە بەڵێ هەر بەو دوانەکەی چوو لە پەنا ڕاوەستا ئەگە بەردیان پێدادا بۆ وێژ دەکەوتی بووە چوو لێوە ڕاوەستا تاکوونێ لێو تێپەڕینوانە ئەوە یەکەم تەزاوراتی شنوێ بوو کەمیش لەوێ بووم ئیدی منەوەی دیکەم یەکەم ئەوەش لە پاییزێدا بوو بابزانام دێوە ڕازمانجی پاییزێ بوو چونکە هەوازێشتا زۆر سار نەبووانە خەڵک باڵتۆشتی دەبەر ئەو سینەما تروسکێ هەر ئەو شنو هەر یەک سینەمای هەبووی دیار ئەو سینەمایەکی ئێستا و ساڵانە مابوو هەر ئەوە بەڵێ هەرێ وڵا هەرەوێ بوو ئەو دەمی هەرەوە بوو بەس تقریبان تەزاورات کردەوە ڕابەرە و ژاندرمەری یاوجێی بیمارستان بێداشت بەوێرە بەرەو خوارد هاتەوە بەرەو نێو شار ئەو دەمی و خیابانی بە لەبیرنەوە چاک وڵاهی پێم نازانم 26 بەهمەیان پێ دەکوتیان کە ڕاستە خیابانش بووە ئەویان پێما 26 بەهمە شتێکی والا نەبوونی ئێستا دیارە گۆڕاونەوە خیابانەکەی کە سینەمای لێ بوو 26 بەهمەیان پێ دەکوت ئەوەی دیکانەکە ڕاستە و بەرەو میراباد دەڕوە دەزا ئەوە ئێستا نێوی خیابانی مامە بەداخەوە زۆر باشە دوایی کە وابزانام ژاندەرمە دێ و ژاندەرمە هاتن و چیان کرد ژاندەرمەیەک نەهات من کەسم نەدید یەک ژاندەرمەش بێ هیچ کەس دوو ڕۆژ سێ ڕۆژ دواتر بیستنەوە کە بەهمەنیان بان کردو بۆ پادگانی جەڵدیانی بەڵام لەوێ شتێکی وا ڕانەگیرا بوو وانە و دووبارە هاتەوە ئازاد بوو شتێکی وا نەبوو یعنی هیچ کەس نەهات هیچ دەخالەتێکیان نەکرد کەس نەهات ئەدی دوای ئەو کەنجێکە حەسەنی ئیمان جومەی ڕزای دێتە شنۆیە ئەوە چ وەخت بوو دقیق ڕۆژ و وانگەکەی نازانم بەڵا دەزانم دەنێوە ڕاستی زستان و ئەوانە ینی نامێوە ڕاستی زستان بڵە مانجێک زستان چوو مەلا حەسەنی هاتە شنوویە کەمێک لە گۆڕێ هەبوو زۆر نەبوو کەمێک لە گۆڕێ هەبوو وانە چوو لە مزگەوتی جامعە قسەی دەکرد لەبێدا قسەی دەکرد و داوێ بڵینگوێم نەچوومە نێو مزگەوتێ بەڵا لە دەرێ ژۆن لێ دەبوو لە دەنگەکەی دەبووانە خولاسە دەقیق قسەکانی دەبیر نەماوە بەڵام هەرو قسانەی کە ئەو دەمی دەکرا کە شنو مثلا بۆ نمونە کوتی بەدێ هاتەوە ڕەنگە 100,000 نەفەر جەمعیەتی هەبێ و بیمارستانیشی باشی نێ نازانم فڵان شتێنی ئەوە شتی لەو باش لەو شێوەی باسی دەکردووانە دواییدی هەر لەوێ شعارێکیدا کورد و عەجەم فەرقینی ڕاهبەری مەخومەینیە ئەو شعارەی دەدا لە بڵنبووکەی بڵاو دەبووانە ئەوە ساعتێک ساعت و نیوەشی لەوێ مایەوە دوایەوە دەرکەوتن هاتە دەرێ ئێستا دەبیرمەوە بەڵام پێم زیاتر لە
سیسر کەسێکی دەگەڵ بوو بە چەند ماشێنەوە هاتبوونەوە کە هاتنە دەرێژ بەڕێشیان لەو داری کراخ کاناوەکان پیادەڕەوەکان داردە سوشتیوالانیان لێ کردەوە من نەمزانی وا دەکەن دوای پرسیم کوتان وڵاوانە گەڕانەوە دەترسێن لە باڵانیشی دەوە پێشیان پێبگرن لیان چونکە ئەو دەمی باڵانیش دەیان کورد هەموو لایەنگری شاینە بە دژی ئەوانێنە کە تەزاوڕات و شیوالانە دەکەنەوەوانە لەوان دەترسان کە لیاندن بووە داریان دەبڕی لەگەڵە خواردن جایدی حاجی مشیری حاجی ئەحمەد مشیری نازم دەگەڵ چەند کەسی دیکانەوە بزانم مستەلع بوونەوە یعنی بە دەمانچە و شیوالانە بە ماشێنی خۆیانەوە پێشیان کەوتن هەتا لە باڵانیشیان تێپەڕان بوون و دوای گەڕانەوە ئەوە هێشتا ئینقلاب نەبووە نیە پێش هێستا جارێەوە هەر تەزاوڕات بەردەوام خوێنیش نەهاتبووە ئەو تەزاوڕاتەی شنۆێژ دەفەرمووی دەپایزێدا بوو ڕەنگە داخلی پایزێدا بوو بێ نیە نێوەڕاستمانجی پاییزێ تقریبا دەبێ ئەو دەبی بێ ئەم یادداشتن چونکە یادداشتن نەکردەوە بەڵام دەزانم دەبێ چونکە هەوا زۆر سارد نەبوو دەی زۆر باش کەی دەبێت کە پاسگا تاڵان دەکرێت پاسگا ئەو وەختەیە کە 22 بەهمەنێکە ڕێژیمی شای سەرنگون بوو بە یەکجاری کە سەرنگون بوو من ئێوارەکەی کە رادیۆ و تارانم گرت رادیۆ تارانم کردەوە قسەکەی ئاوا دەست پێ کرد کە داوای لێبوردن لە خەڵکی مسلمانی ئێرانە دەکەین کە ئەمە درەنگە ویشتێ نەماتوانی ئەزانی مەغریبێ لە رادیۆ بڵاو بکەینەوە ئەوانە ئینقلاب سەرکەوت و پەیامەکەی ڕاگەیان کەەوە ئینقلاب سەرکەوتووە ئێمە بۆ بەیانەکەی من چوومە شاری لەوەی خەڵک گە چوومە شاری خەریب بەنێو خیابانێدا دەهاتن و دەچون و نازانم دەبیرم نیە ئێستا چی بوو نازانم خالقی کوڕی حاجی ڕەحمانی گەجەنی بوو یا یەشی دیکانە بوو چواری ماشێنیشی سواری بوو سێ چوار جاران شوشەی ماشێنەکان دادا بوو بۆ دەماچێش چووکە تەقەی دەکرد ئەوانە دیتم دوایش لەسەر تقریبا پردێ لەوێ فیشەک و شیوالانیان دانابوو بە ئازادی دایانفرۆشت خەڵک دەیکرد و دایانفرۆشتوانە ئەو دەمیدی دوای خەڵکیی زۆریش لە شنوێ کۆبووانە تیان بابچین بۆ پاسگای داگەڕاینە خوارێتی هەر بەغاردان هەڵاتین هەتاکو نێرکەویشتینە ئەو فەلەکەی بێ نازانم ئێستا چی پێڵن ئەوەی کە نزیک مەدرسەی چیان پێ دەکرد لەبیرم نەوانی مەدرسەی فەردوسی بۆ دەمی وابزانم ئەگەر لەبیرم مابێ بەڵێ پەڕینەوە بۆ بەری نەخۆشخانەکەی لەوێ ڕاوەستاین ڕئیس پاسگاکە وابزانم کوردستنەیی بوو بە پیر خەڵکەکەیەوە هاتبوو خەڵکەکە نەگاتە پاسگایوان هاتە پێشەوەوانە هاتەوێ قازی خزیریشان بە ماشێنێکی هێنا لەوێ قازی خزیری هەندێک قسەی بۆ خەڵکەکەی کرد و کابراش زۆر دەترسا ڕئیس پاسگاکە ئەویش هەندێک قسەی کردووانە تقریبا شتەکارەوەندە بوو کۆتایی هاتووانە تەواو بوو دوانی و ڕوێش چوو چەشمە بوو لە چوو دەیەکەی خۆمان نازانم سەعات چەند بوو عەلی دەرێژ ئەحمەدی لە نەغەدەی ڕاگەڕابووە خەبەری نردوو بە ماڵە حەیزبەرکەری بڵێن کە خەسکەوی خزمیان لە نەغەدەی کوژراوە ئیدیمە هەرەو دەمی ڕۆیشتین چوینە نەغەدەی و کە چوینی وێدی لەویان تەسلیم بە خاچێک کردبوو لەوێش خەڵکەکە چوونە سەر ژاندەرمەری چوونە سەر ژاندەرمەری وان ژاندەرمەریان تاڵان کردبوو ئەو کاخەسکەوەی مەش نازانم دایان کرد لەگەڵ عەجەمێکی ویشان نازانم قۆنداغی تۆگێکی ویشان و لێگرت و فڵانەوانە بەهەرحاڵ پێشەشی وێ کەوتودا یا بە قەزلیاندا بوو یا هەر دەرچوو لە دەستیانوانە دەوێ کوژرا بوو بەداخەوە بەڵێ خزممان بوو ئامۆزام نەبوو لەگەڵ کاڵەکانم ئامۆزا بوو بۆمە خزم بوو تقریبا بەڵێ ئیدێمە ئەو شەوەی هەلە نەغەدەی ماینەوە بوو بانی کە هاتینەوە تیان وەڵا شەوێ ژاندەرمەری شنوێشان تاڵان کردو چوونە سەریان و ئەوانەی دەشتێ بێڵێ بەڕکات بوون و زام خەڵکی شاری چوو هەرچی تێدا بوو هەمویان بردبوو بە ئەسلحە و بە مهمات و بە هەرچیشیوە بوو هیچیان تێدا نەیشت هەمویان بردبوو خۆشەویستان لەگەڵ بەڕێز
کاک عەبدوڵڵا فەتاحی یەکێک لە پێشمەرگە دێژنەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران قسە دەکەین درێژە بە گفتوگۆکەمان دەین. کاک عەبدوڵڵا کەی بوو چوویە سنەی؟ من شەڕی سنەی کە خەبەرمان بیست کە شەڕی سنەی دەستی پێکردووە ئەو بە نێوی تقریبا بڵم بە نەورۆزی خێناوی شاری سنە مەشهورە هەر چونکە لە نەورۆزێدا دەستی پێکردووانە. من ئەوە ڕاستی بە هیچ فەنگوشتم نەبوو، هیچم نەبوو، دەمانچەیشم نەبووانە، هیچم نەبوو. خەبەر هەر ئەوە دەهات کە 2 ڕۆژ بوو 3 ڕۆژ بوو شەڕ بوو ئاخرەکە ڕۆژی ساز بوون وڵات 4-5 نەفەرێک ماشینێکی چووینە سنەی. ئەگەر چوین شەڕەکە تەقریبا تەواو بوو، شەڕەکە تەواو بوووانە شتێکی ئاوالانە نەمابوو وەکو شەڕ. بەڵایدی خەڵکیشی زۆر بەداخەوە کوژرا بوو لە خەڵکی بێدیفاعوانە چوونە سەر هێندێک پاسکا و شارەبانی و ئەو شتانە لەوێ تقریبا بۆن تاڵان کردبوویان گرتویان وانە. شەڕەکەی بێ تقریبا ئاوا بوو بەڵام نەگەیشتنە شەڕەکەیانی گەیشتی نییە شەڕەکە تەواو بوو. لە نەورۆزێدا بوو نەورۆزی 1358 شەڕەکە و لێمی دەست لەوێ هیچت کڕی لە سنەی؟ تقریبا ئەرێ وەڵا وابزانم 3 تفەنجی ئەمێکمان کڕی، 3 تفەنجی ئەمێکمان کڕی هێنامانەوە باشیش نەوە هیچ نەزان خۆم چونکە سەربازی شتم نەکردبوو چونکە ئەسلحەی نەدەزانی نەمدەزانی چێ هەلەشی هەی باشترە چێ هەلەشی خراپترەوانە. 3 تفەنجی ئەمێکمان کڕی گڕاینەوە هاتینەوەی دی تقریبا ئیوێ هەرەوەندە بوو وابزانم یا شەوێک یا دوو شەوان لەوێ ماینەوە.